بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی بەهارە ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەی. بەڕێزانن دامانی پەرلەمان پێشەوەی دەرفەت بدەم بە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان و بەرنامەی کار. ڕەنگە و پرسیارەتان لا دروست بێ من بۆچی ئیزافەکەم ئیمزا نەکردووە، باوەڕی خۆم وایە ناپەیڕەویە. بۆیە لە پێناوی پاراستنی یەکریزی نیشتیمانی کۆدەنگی هێزە سیاسیەکان بڕیارمدا ئەو دەسەڵاتە تاکانە ڕەها بێقەید و شەردەی خۆم بەکار بێنم کە لە بڕگەی 3 مادەی 18 هاتووە و دەسەڵات دەداتە سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی کردن، کۆتایی پێهێنان، دواخستن، دیاریکردنی ڕۆژی کۆبوونەوەی ئەمڕۆ دواخەم بۆ کاتێکی تر تا بەرنامەیەکی تری ئێمە پێمان وایە ئەمە تەعەسسوفە کێ لەگەڵەوەیە کۆبوونەوەکە بەردەوام بێ دەست بەرزکاتەوە. ئێمە پێمان وایە ئەمە تەعەسسوفە کێ لەگەڵەوەیە کۆبوونەوەکە بەردەوام بێ دەست بەرزکاتەوە.